ئێستا حەزەکەم باسی بەرهەمی شووتیدان بۆ بکەم لە هەرێمی کوردستانە ئەو پیکابە هات لە کوردەواری ئاڵێت جایوا دوو کەس کێشەیشیان هەیە یانێک لایکەنەوە ئیشەکەیەک لاکاتەوە ئەڵێت تۆ کاڵەخۆر یا بێسانڕنی ئەتوانین بڵین تۆ شووتی خۆر یا بێسانڕنی ئیتر کەسەکە لەو بەینە ئیشێکی تر بۆ خۆی دەزێت وڵێ من سایقی پیکابەکەم ئیشێکی دیکە پیاکا بۆ خۆی بەڵام خۆی شووتی خۆربی باشترە بە تایبەت ئێستا وەرزی شووتی ینی بۆ خۆم سێ میوەی زۆر مفەزەڵ هەیە هەنار شووتی هەنجیر ئەمەی تر بەڕاستی زۆر هەمووی نیعمەتێکی گەورەیە بەڵام ئەم سیانە زۆر بەلەزەتن شووتی لە هاوی نایقتی قیمەتی تەواو نابێ شووتی هەرێمی کوردستانی شووتی زۆر بەلەزەتن کواڵیتی زۆر باشە ئاوی باشی خوارد بێتەوە و لەو پێستان و لەو جەوە فێنکەیە کە چەقۆی لێدەی خرمەیەت توانای بەرهەمێنانی شووتی لە هەرێمی کوردستاندا 190,000 تۆنەواتە ئێمە ساڵانە بە تێکڕا بە جۆری داتەکانی وەزارەتی کشتوکاڵ و دەستەوە بەرهێنان کە کۆکراوەتەوە 190,000 تۆن شووتی لە هەرێمی کوردستاندا بریتیە لە بەرهەمهێنانمان باش ئەوەی کە هاوردەیەکەین چەندە ئێستا دێت ئەوەی کە هاوردەیەکەینەوە پیکابەکە ئەو پیکابە شووتی لە کێڵگەکانی کوردستانەوە هێنا ئەو پیکابەی دیکە شووتی ئەمی کێسە هاتووە لە بەردەممایە لە وڵاتانی دیکەوە لە ئێران و تووشیاوانەی دیکەوە هاتووە 52,000 تۆن شووتی ئێمە هاوردەیەکەین بەڵام پێداویستی ناوخۆی بازارەکان و ئالۆ و بازارەکانی کوردستان زیاترە لە چەند زیاترە لە 212,000 تۆن واتە 190,000 لەگەڵ ئەو پەنجایە بۆ نمونە ئێمە پێداویستی ئەومانەیە کە بتوانین 212,000 تۆن پێداویستیمانە ئیتر هەندێک جار زیاد هاورداکەین هەندێک جار ئەوە توانای بەرهەمێنانمانە شەرت نییە ئەو بڕامان بەرهەمێ نابێت 190,000 تۆن ئەتوانین بەرهەم بێنین و ڕەنگە 170,000 تۆنمان بەرهەمێ نابێ بەڵام ئەوە توانای بەرهەمێنانە توانای بەرهەمێنان جیاوازە لەو بڕێ کە بەرهەمی دەهێنین ئەوە پەیوەندی بە بەرهەمی شووتیشەوە بوو لە هەرێمی کوردستانە کە حەزم کرد سەرنجیەوەی بۆ ڕابکێشم چونکە ئەوە پیشەسازیێکی گەورەی کشتوکاڵیە و بەرهەمێکی کاتیە هەرچەندە دوایمی چکە ساتەکانی شووتی لە شەوی یەڵدایە لە درێژترین شەوی ساڵە شووتی دانرێت بەڵام ناخورێت زۆر چونکە تامولەزەتی نییە بەڵام هەروکو جوانی وەکو نەریتێک دانرێت بەڵام ئێستا بەڕاستی کاتی خواردنی شووتیە بە تایبەت شەوان زۆر نەخورێ باشە هەم شەکریشی زۆرم ئاویشی زۆرە میوە لە بەیانیانەوە هەتاوکو کاژێر 5-6 ئێوارە بخورێ باشە لە دوای ئەوە هەنێ ئەوانەی کە بەیوتنی بە ڤایتامین سی ئەوانەوە نەخورێ باشە من دوێنە شەو لەگەڵ پزیشکێکی نیوتریشن و تەغذیا قسەم کرد ئەیوت ئەوانەی ڤیتامین سی تیاوەکو پرتەقاڵ شەوان ئۆکسیجین لە لەشی ئینسانە کەمەکەنەوە بە شووتی نیوەڕوان و عەسر چۆن عەسرە چایەک زۆر خۆشە ئاوا شووتیش لە عەسرا بەڕاستی تامولەزەتێکی ئەجگار عەجایبیە بە تایبەت تازە بێ پتە بێ سوور بێ شیرین بێ ئێستا لە هەولێر دەچمە لای پەیامنێرمان ڕەنجە جەمال ڕەنجە لە ئەلوەی هەولێرە خەڵکێکی زۆر لە پشتەوە شووتیان بەدەستەوە ڕەنجە بەیانیت باش ئەو شووتی لە پشتەوەیە شووتی کوێیە ئەو شووتی خەڵ لە کوردستان ئێستای خوا لە بازاڕەکان خەڵکی کرێت و لە ماڵەوەی خۆن شووتی کوێ ئەکڕن کیلۆی بە چەندە نرخەکەی چی لێ هاتووە کواڵەتی شووتی ئەم ساڵ چۆنە هەموویمان بە خێرایی بۆ باسکە ڕەنجە سڵاوتان نێبێ بەڵێ کاتی پێگەشتنی شووتیە شووتی ئەو شووتیە لێرە هەیە بەرهەمی زۆربەی بەرهەمی خۆمانە لە هەرێمی کوردستان و بەشێکیشی لە عوزێم دێت لە عێراق وەکو گوتت ئەوەی لێرە هەمووی بێستاڕنەوە ئێمە شووتی خۆرەکەین وەکو گوتت ئێستا کاتی شووتی و شووتی خۆربی باشە ئەم ساڵ وەکو جوتیاران باز دەکەن بازرگاران باز دەکەن ئەم ساڵ بەرهەمی شووتی بەرهەمێکی باشە بەرهەمیش زۆرە ئەمە بارێکە هاتووە با پرسیار بکەم سڵاو لێبێ تۆ خاوەنی شووتی چێندەرە بە چەند دەیفرۆشی جۆرەکەی چۆنە ئەوە جۆرەکەی فەیرۆزە لە خەتی گوێڕشە جمکەیە شتی جمکەیە بەرەکەی ئەو ساڵ ڕقە نییە بەڵام عیلەتی هەیە زۆری وشک بوو یعنی عیلەتی هەیە فەلا زۆری زەرەکە ئەو ساڵ ئەوەی گەیشتووە جۆرەکەی چۆنە باشە ئەوە فەیرۆزە باشە یعنی بەڕادەیەک لە وەکو پار نییە بەڵکوی ئەو خۆرباران کە شو هەبایەکە ڕوویدایە جەوەکە سارد بوو خۆرباران بوو ینی تووشی نەخۆشی هاتیە بەڕاستی ئێمەش گلەیمان هەیە لە حکوومەت گلەیمان هەیە گلەکەمان ئەوەیە ئەو شفتیا بەس عالەکەمە دەهینێن دەیگەنێت جێی یعنی هیچ ڕاقیبەک نییە هیچ لێ پسیوەک نییە فەلاح پارەکات
کیلۆی لایلۆنی بە 1500 کڕیا ئەو سار بە 200 چیلۆی بە چەند دەفرۆشیتەوە کیلۆی ئەمەستا بە گۆتر دەیفرۆشم بە 250 260 دەیفرۆشمەوە قناعات هەبی ئەو پیکەوە شتی 200,000 لەسەڵ وەستایە 200,000 وەستایە لەسەر من ئەو شتی ینی ئێستا ینی شتەکان زۆر ڕۆژ بە ڕۆژ گران دەبن سەمات بوویتە میلیۆنە 600,000 يعني لايلون فريا دو قطعة تستري سوان ده هالوتر كهرباء هرنية 12 ساعات كهرباء هي فلا استفيد 6 ساعات كهرباء هي 12 ساعات كهرباء هي لا بس او ساعات عمليه باص دكب يعني معقولة بلا قطعا مثلا معقولة ام بيك وش بدك بس 50,000 بفلوشم 10,000 عمولة ام بدهم 10,000 لبقالي بجردوا تيلي تيلي سيبلك يا تي هالسوتان لبر روجي يا اخي 20,000 يعني 50,000 بجردوا تخا معقولة وا باص دكب تو كاك تحسين وكو بازرگانی فێرە سەفەرجاریرە ئەم ساڵ ئێستا چەندی بەرهەمی خۆمانە لێرە لەم بازار و چەندی بەرهەمی عوزێمە پێشی بە خێر بێنم بەرهەمی عوزێم تقریبەنەوە بەرەو خلاصی دەچی ئێستا هەمووی خۆمانەیە عیبیشی نییە بەرەکە و شتەکەش ئەو سار لەخوای بە زیادبی عیبی نییە ینی دەرەوە نایە نەخێری دەرەوە شتی دەرێنە تاکە دێ برێ ناتبی دێتن بەس کمە زۆر بەس لۆ داخلی هەولێرێ ناتیە تاکو ئێستا بەس دویت کە خەبەرمانەیە ینی تا ئێستا نرخەکە باشە عیبی نییە لەوەی نێتە خوارێ سعر عیبی نییە لەوەی نێتە خوارێ بە قورئانەکە زۆربی فەلاعیمە نازانی ینی هەر بابە دەچی دەڕنی و دەینی لە بازار دەکە بە ئیسرعەت ناکە ئێستاوە لە بۆ نمونە تەمەشاکێ لە بەیانیوە لە بەیانی بەڕخسەت مامەوە لە مەسلحەتوە لە بەیانیەوە لەوانەیە ماشەڕای لێبی دە 12 بارینە ئەگە بێ و کم کاتەوە بێ و بارەکەی کم کاتەوە هەمیان نەکەر ئەوە هەر هەبڕنە و بارکە و بینە بازار دەشێ زۆر کە زۆر وێرکوانە بازار بە بەرنامە نییە هیچ بە بەرنامە نیە فەلای هەولێر هیچی بە بەرنامە نییە هەمووی هەر لێکەوە بارکە ئێستاوە لەوانەیە ئەگەر پێی بکرێ 20 باری دێنین کاکە 20 باری مینە دەباری بینە نەک ئەوە هەم فەلاعەکان هەر بابە تەبعاً باشتر دەفرۆشێ دیکو باشتر دەفرۆشێ سعرەکە ناکەوی ئێستا ئەوە ڕوعارە بەنوێتیاتێ تقریبا ئەو ڕاتیە سەبر دێن ئیتکەش دێ لە ڕێنێ هەموو عێراق هەر هەژدە محافظەی عێراق دێتە ئێرکوانە هەژنۆ دەڕۆژکە بەس بکەم چەقوتان لای بزارین شتێک بشکێنی بزانین چۆن دەردەچێت ئەمە شوتێکی خۆمانە بزانین زۆری فەیرۆزە هاوەکو گوتت فەیرۆزە بەخۆی لە هەولێرێ فەیرۆز لۆ هەولێرە فەیرۆز لە هەموو شتێکان باشترە دەرەجێک فەیرۆزە ئەوان کرد ئیزنیە بەس فەیرۆز دەرەجێک فەیرۆز دەرەجێکە نا فەیرۆز لە هەموو نەوع شتێکان لە هەولێرێ شیرن و خۆش داش دەفەلەعەن دەکەن بەس فەیرۆزی بچێنن ئی هەولێر چکە شفتی فەیرۆز دەرەجێکە بەڕاستی نەجعەتی هینە لە هەولێر نەجعەتی هینە من تامم کرد تامێکی شیرن و خۆش بەڵێ سپاست دەکەم دەستەکانت خۆشبی بەس وڵای شتشکەش ئەگەر دەکرێت چاردەورەی هەولێرێ دوسێ ڕۆژە کارەبا زۆر خراپ بووە کارەبا بۆ چکە لتری گازی بە 800 دیناریە کابرا ئێستا بڕۆ هەر بابە بڕۆوە فەلع دەیناسیم بەخوا دەچغار دەدە مۆل لێ دەکڕی لە ترسان فەقیرێ مۆل لێ دەکڕی دا لە حکومەت دەکەن ئەگە کارەبایەکەیان لۆ زیادکە عنی ئەو دەپازە ڕۆژەکە هەمی مانگەکە چاردەورەی هەولێرێ دەست خۆش حەمەد وەکو دەبینی ئەمە هەموو باری شوتی خۆمانە ئەمە جۆرێک بوو تامێکی زۆر شیرن و خۆشی هەبوو و من قسەم لەگەڵ حوسێن حەمەکەریم گوتە بێژی وەزارەتی کشت و کاڵیش کرد ئەو گوتی لە 15 پێنجەوە تاوەکو 15 11 ئێمە گومرگمان خستۆتە سەر بەرهەمی دەرەوە بۆ هەر کیلۆیەک 600 دینار ئەگە بەو زۆرە بێ بەرهەمی شوتی دەرەوە ناتوانێت ڕکابەری شوتی نێوخۆی بکاو تاوەکو مانجی 11 ئیدی ئەو بەرهەمی لە نێوخۆ هەیە دەفرۆشێت بەڵێ ڕەنجە جەمال زۆر سپاس ئەگەر ئەو دیمەنانەی کەمێک لەبەو پێش بینیمان ئەو شووتەی کە لەت کرا پیشانی بنەوە بۆم ئەگەر کامێرەکە یارمەتیم باش یارمەتیشم نەیە زۆر کێشە نییە هێرش دیمەنەکەمان هەیە یان وازی لەبێنین ئۆکی زۆر باشە زۆر کێشە نییە ئەوەی کە گرنگە قسەی لەسەرکەین ئەوەیە کە ئەگەر ئەم ماوەیە ئەو پاڵپشتی جوتیاران بکرێت ئاو شووتێکە ئێستا و بینیمانەوە هەر ئێستا
بنویسم کۆمەنت لەسەر ئاوا بم ئەگە کامێرەکە بچێتە سەر شووتەکە کامێرامانەکە ئەوەتە ئەوە لە شووتیا پێڵێن ناوچەی جێناکۆک ئەو بەشەیە کەڵە شێرەکەی پێڵێن ئەوە ڕێک جەماعەتیش هەرچەندە شووتی زۆران لە بەردەسای خێرا پەلاماری ناوەڕاستەکەیان ناوە خواردویانە ئەوە خۆشترین شوێنێتی دایمە شوێنی ئەو ناوچەی جێناکۆکە لە ناو خێزانەکانە هەمووی حەزەکە ئەو بەشە سوور و کە ئاوات وەزێک سپیەکەوێتە ئەوە بخوات چکە بەڕاستی خۆشترین شوێنی شووتیە سواس ڕەنجە لە هەولێر و گەمانە وێ بژیت.